الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لألقيتشي نويه لبرنامج رامان بيمو خزمتان بس رزامن دي رب العالمين وهي دارم إيوي آزي السودي لوربقرن بيكو برزان دسينا خزمة سورة العصر. سورة العصر كسورة مكية لهنديك لكتاب كاني تفسير وهروا لصحيح بخاري بيدا قوتري سورة والعصر يعني واوكش لقلب بازدكن لا قرنكترين ما بستكاني أو سورتك تيدا بديدكري رب العالمين باز لا خلشي دكا وديان كاتا دوبش كسانك أهل سعادة وبختورين كسانيشيش أهل خسارة مندين والله إن زابو الشوية دس بيدكاو دفرمي بسم الله الرحمن الرحيم والعصر واتا سوين دخون بعصر عصر زانيان بچەند شێوەیەکیان لێک دایتەوە لەوانە هەندێک دەڵێن عسر بەمانای ئەدەهر دێ واتە زەمانە خۆی گەورە سوێن بە زەمانە دەخوا کاتێکەوە کەسێک تەماشای ئەو کات و زەمانەیە بکە کاتێکەوە شەو لە دوای ڕۆژ دێ بەو نظامە و بەو شێوازەی کەوە زۆر ڕێک و پێکە ئیتر هەمووی بەڵگەیە لەسەر عظمة پروردگار سبحانه وتعالى واتا تفسيري يكم بمعنى الدهر دي واتا زمانه ولقدانوي دوام كزانان ليش هذا بمعنى داني ايواره دي داني ايواره كدكا لدواي نيوراني حتى وكو مغرب خوي سبحانه وتعالى سويندي بي خوارديه وكو سويندي بالضحاش خوارديه سويندي بالفجرش خوارديه خوي سبحانه وتعالى ئیتر هەموو ئەوانە بەیانیان ضحا واتە چێشتەنگاو و هەروەها دانی ئێواران هەمووی بەڵگەن لەسەر عەظەمەتی پەروەردگار و بە شێوازی سێمیش کە زانایان لێکیان دایتەوە بە نوێژی عەسر لێکیان دایتەوە خۆی گەورە سوبحانەه وتەعالە سوێن بە نوێژی عەسر دەخوا کە نوێژێکە لە نێوان نوێژەکانی ترە وەکو معلومەکەوە پێنج نوێژ خۆی گەورە لە شەو ڕۆژێکدا لەسەرمانی فەرز کردیە ئیتر سبەینان و نێورانان مەغریب و عیشا عەسریش لە ناوەڕاستە خۆی گەورە سوێندی پێ خواردیە لەبەرەوەی وەکو زانان دەفەرمونون تەکلیف لەو نوێژەدا زیاترە لەوەی کە لە نوێژەکانی تر وەکەوە عادەتەن ئەو کاتانە خەڵک سەرقاڵە مەشغولە هەر کەسێ بەکارێک ئیتر کەسێکەوە دەست بەرداری کارەکەی بی و تەفەڕق بکات بۆ عیبادە لای خۆی گەورە سوبحانەه وتەعالە زۆر گرنگە پێغەمبەری صلی الله علیه وسلم لە حەدیثێکدا کەوە ئیمامی مسلم ڕوایەت کردە ئیبن عومەر خۆی گەورە لە خۆی بابی ڕازی بی دەجێڕیتەوە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی دەربارەی نوێژی عەسر الذي تفوته صلاة العصر ئەو کەسەی کە نوێژی عەسری لەدەست دەچی ئەنجامی نادا كأنما وتر أهله كأنما وتر أهله وماله كسيق نوێژی عەسر لەدەست بدا وەکو ئەوەیەکەوە ماڵی و هەروها هەموو عائیلە و بنەماڵەی هەمووی لەدەستدا هەندە خەسارەتێکی گەورە دەکا ئینجا خۆی گەورە سوبحانەه وتەعالە کە سوێند بە والعصر دەخوا سوێند بە العصر دەخوا لەسەرچی المقسم به چییە إن الإنسان لفي خسر واتە قەسەم بە العصر بێگومان ئینسانەکان لە خەسارەتمەندیدانە ئیتر کاتێکەوە تەماشا دەکە إن الإنسان ئەلیف لامەکە لە بۆ ئیستیغراقە واتە هەموو ئینسانێک لە خەسارەتمەندیدایە دیارە کاتێککە دەفەرمی لەفی خسر وەکو شێخ عەبدوڕەحمان بن ناسر السەعدی دەڵێتن خەسارەتمەندی عەکسی ریبح و قازانجە ئیتر خەسارەتمەندیش چەندین مەرتەبەی هەیە جاری وایە کەسێک خەسارەتمەندیەکی مطلق و ڕەها دەکا وەکو ئەو کەسێکەوە دنیا و قیامەتی لەدەست دەچی خوا پەناماندا وەکو ئەو کەسێکەوە بەهەشتی لەدەست دەچی وەکو ئەو کەسێکەوە یارانی جەهەنەمە جاری واشەیە ئینسان خەسارەتمەندە بەڵام خەسارەتمەندیەکەی مەرتەبەیەکە یان پلەپایەیەکە ئیتر قوربەسەری ئەو کەسێکەوە خەسارەتمەندی مطلقە
و هەروەها واوەیلا لۆ کەسێشکەوە خەسارەتمەندە لە میزانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئیتر لە خوای گەورە دەپاڕینەوە لەو کەسانە بین لە خەسارەتمەندی پارێزراو بین ئەو کەسانە بین کەوە ئەهلی بەختەوەری بین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.